لەو سەردەمەشە ئەو هۆکارە کاریگەریانەی لەسەر جیهادەکە کاریگەریانە بوو. جیهادی کوردی لەو سەردەمەیە کە بوون بۆ ئێستا جیهادەکە بە کورد ناکرێتەوە. کاریگەری ئەمەیە. یەکەم ئەو فکرەی جامیعەی ئیسلامیە بیر و باوەڕێک بوو تەشەنەی کردبوو بە ناو کووردا. کورد خاوەن نفوز بوون لە ناو دەوڵەتی عوسمانیە بەتایبەتی لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدە و تا 1970 پێشەوەی نەکبەتیەکیان بەسەرا بێ و خەتی نامق کەمال و عەبدوڵڵا جەودەت و ئەو بیرنامۆیانە کوردیش بچەوسێنەوە هەروەکو باسمان کرد لە حەلەقەکانی ڕابردووە. کورد نفوزێکی زۆر گەورەی هەبوو، شخصیەتی زۆر مەشهور و بە قووەت و بیرمەند و سەرباز و یعنی بیرمەند و سیاسی و سەربازی و ئابووریزان و ئەوانەی هەبوو. ناوچەیەکی زۆر عاسی و مەحکەمی هەبوو، دایمە خەڵکێکی ئامادەی بۆ جەنگ و بۆ شۆڕژێڕی هەبوو. بە تەبیعەتی کورد خۆی و بەو چەکداریەش کە بەردەوام هەی بووە. ئەو هۆکارانە لەو سەردەمەیە کە هەبوون کاریگەریەکی گەوریانە بوو چکە زەمینەی فکرە جیهادیەکەیان دروست کرد وەکو فکرەی جامیعەی ئیسلامیەکە. هەروەها دروستبوونی بەلشەفیەکان کە 2 ساڵ بوو دروست بوون یا 3 ساڵ لە 1970 هاتبوونە سەر حکم لە زۆر پەیمان کشابوونەوە دواوە نەفوزێکی زۆرتریان بۆ دروست بوو کەوتبوونە خۆیان بۆ بڵاوکردنەوە شۆڕشەکەی خۆیان وەکو ئەفکار وەکو هێزی سەربازی سیاسی وەکو هەموو جۆرە نفوسێک محاولیان کردبوو کە ئینگلیزە ترسا لەو شۆڕشەکە بوو هەرچۆنێک بوو ئەویست ئێران و تورکیا بخاتە ژێردەستی خۆی بە کامیلی عێراقیش وردە بکاتە کیانێک بۆ ئیسیعدادی نەبوو کورد بکاتە دەوڵەت تەنها لە ئینگلیزەکانە مێجەرنۆئیل ئەم ڕێیەی هەبوو لەناو ئینگلیزەکانە تەنها مێجەرنۆئیل ئەم ڕێیەی هەبوو کە کورد ببێ بە شتێک دوای حتا ئەم ڕێیەی ئەویش بە سلبی ئیستیخدام کرا بەکارهێنرایەوە بەرامبەر بە کوردەکان بۆ هەڵخەڵەتان دنیان. هەروەها لەو فترەیە بزاوی ئازادی خوازی کوردی لە ئێرانە زۆر نفوز و شتێکی بە قووەتی هەبوو زەمینەیەکی زۆر گەورەی بە قووەتی هەبوو لەسەر بناغە و بنەماکانی شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵای نێهری و ئەو پەیوەندی گەورانەی کە هەبوون و ئەو هەستی گەورەی کوردێتی کە لە ناو خەڵکیە هەبوون و زەعیمێکی گەورەی بەهێزی وەکو اسماعیل خانی سمکۆش هاتبوو بۆ پێشەوە اسماعیل خانی شوکاک لەو سەردەمە ئەوەش کاریگەریەکی گەورەی هەبوو جگە لە بەدرخان و ئاساری بەدرخانەکان و هەروەها ئەو شۆڕشانەی کە لە کوردستانی باکوورە کرا ئەوانش تەوان کارتێکردنی خۆیان هەبوو. دیسان جێگیربوونی ئێران و تورکیا بۆ ئینگلیز زۆر مهم بوو بۆ ئەوەی نێڵە بەلشەفیەکان دەستی تێخن نێڵە فەڕەنسیەکانش کە هاتوونەتە پێشەوە دەستی تێخن لەبەرەوە ئەوەش دیسان نفوزێکی گەورە بوو کارتێکردنێکی